ئیرۆم هاتنا خۆپێشاندان ئەف مانگرتن یا ئەڤ چارە بەرین هاژێم سێ مانگرتنا دەرکەتن ji بۆ دووبارە نەشتەجیکردنێ بڕاستی دوا ئەو هەر سێ مانگرتنێ دی ئەم نەگەهانە تۆ ئەنجامێکی خویایی نابێنامە و یۆێنێ و تێکەلیکە خویایی نابێنامەوەی دەچێنە بوو بۆ وەرە ئەف خۆپێشاندانە چوار ما ئیرۆ ئەنجامداش بۆم ئەم بەرپرس یعنی ئەم دەنگێکی بگەهێنن مەسەلا دووبارە نەشەجیکردنی بۆ چێ تانها هەرم پرسیار بکەن بۆ چێ هەرێما کوردستانê نەزەلالە نەخویاییە ئەف خەلکێ گۆ ji herêmê derdkevin çima ev eded gême yani em pişî 10 sala gom hatine em dawakariya vî tiştî dikin em bersekinên got em nema tu yani çareserîkê ji bo pêşeroja zarokê xwe dibînin zarokê xwe em dînin pêşerojka reş heye tê mesela aliyê xwendinê aliyê tenduristiyê aliyê got ev xelk jî heta got xwendina xwe jî pêş xîyane ev zarok wê çi musteqbel we hebe